ئەو ماسەفاتی لە توێتەیدایە، ئەو خۆشیە لە تێدایە، ئەو چاچێ لە توێتەیدایە لە هیچ سیارەچکەدا نییە. بزات لەوەی گۆڕیتی کردیتە هایبێر تەبعاً سیارەی زۆر چاکن کەم مەسرەفن لە ڕووی ژینگەوە، لە ڕووی بنزینەوە، لە هەموو ڕووەکی یعنی سیارەی هایبێر سیارێک چاکە. پاتری و چاکردنەوەکەی ئەوە زەمانە، ئەوە یەک مشکلەی شتانە نییە، هەشت ساری خۆی زەمان تێدایە لە مشکلەی پاتری پێتەش بە حراست سیارەت چاکە هیچ شتێ نایە، هەروەک سیارەت کەم مەسرەفە لێش خەرج قابلی یعنی عجیبی توێتەیە لەبەر هەندێ ئەوی شانەیە لێ خەرج بەس توێتە هەر دەبژێت. خەڵک دەڵێن توێتە بەس لۆگۆ دەفرۆشێ، ینی هیچ مواصفاتێکی ئەوتۆ ناگە لە سیارەکانی، ڕاستە ئەمە؟ نا بیلعکس، ئەو مواصفاتی لە توێتەیدایە، ئەو خۆشیە لە توێتەیدایە، ئەو چاچێ لە توێتەیدایە لە هیچ سیارەچکەدا نییە. یعنی مواصفاتەکانی پولە لەخوا بە زیادی هەموو مواصفاتێک تێدایە، وەکەم مەسرەفە ئەوە زۆر مهمە، بۆ هەموو بە بەنزینەکیش دەڕوا، سیارە هەیە بە بەنزینی ئەسڵی نەبی ناڕوا، ئەوە بە هەموو بەنزینەکیش دەڕوا. بەڕاستی نەوەی نوێی لاندگرۆزەر کە یەکەمین نەوەیە بە سیستەمی هایبرد دێتە بازاری عالەم بە هەموو ئەوە کە گەیشتە کوردستانیش زۆر خۆشحاڵین. ئەو ئۆتۆمبیلە کە زیاترین فکرەی لەوەی بوو توانای SP ئۆتۆمبیلەکە زیاد بیتن لە 409 هۆرس پاوەر توانای SP ئێستا 457 توانای SP هەیە. ئەویش بریتە لە ئەو مەچینەی کە لە سەریتی کە پێی دەڵێن توین تۆربۆ مەچینەی 3.5 لیترە لەگەڵ سیستەمی هایبردەکەی کە لە بۆیان داناوە. کاکداران نرخەکەی لە چەندەوە دەست پێ دەکاتن؟ نرخی ئەم ئۆتۆمبیلە پەیوەستە بە مواصفات سیارەکان. ئەم مۆدێڵی کە هاتیە ئێستا بە 3 گرەیدمان لە بۆ هاتیە کە بابەتی VXR لەگەڵ GR لە 137 میلیۆن دینار عێراقی دەست پێ دەکات. ئەڵەم نبووندەکە 9 دەفتەر و 7 وەرەقە. ئەمە بە دیناری عێراقی باز دەکەین، بۆ خۆت دەزانی دۆلار هەندێک گۆڕانکاری دەبیتن لەگەر بازار. سعرمان 137 میلیۆن دینار عێراقیە دەست پێ دەکات کە بابەتی VX. طبعا چەند مواصفاتی زیاتر بیتن نرخەکەی گرانتر دەبێت. کاکدارەجان ئەوڕۆ هیچ کەس هەبوو مەسەڵەن ناوی تۆمارکەیان پێش ئەمڕۆ بڵێ بۆم دابنێن؟ بەڵێ ڕاستیەکەی کەسانێکی زۆر ناوی خۆیان تۆمار کردووە، بەڵام یەکشت هەیە لە ئۆتۆمبیل کە هەموو دنیا ئێستا بەکاری دەینی لێخوڕینی ئۆتۆمبیل کە پێی دەرێن تێست درایڤ حەز دەکەن تاقیکەنەوە پێش ئەوەی بیکڕن. بۆیە ئەمەش ئەو شتەمان دابین کردووە ئینشاءڵڵا لەو زوانە تاقیکردنەوەی ئۆتۆمبیلی دادەنێنی هایبرد هەر کەسێک ئارەزومەند بوو کە بیکڕێتن بۆی هەیە بیکڕێتن.